خاڵتان لەبێت من دەنام لە پرۆگرامێکی دیکەی باکسێژ ئەمڕۆ لەگەڵتانم میوانداری ژوان عابد بێژەری سیاسی دەکەین. ئێستا هاتووم لە پێش ماڵەکەیم دەچم لەگەڵ خۆم دەیبەم بۆ ناو شارە جوانەکەی هەولێر و پرسیارەکانی ئێوەی لێ دەپرسم لەگەڵمان بێت. سرپرایز! وتم با نبینی ئێمە چۆنی؟ ئێمڕۆ میوانی بەرنامەکەمی خۆت بگۆڕە وەرە دەرە زوو. نەخێر زووکە. دەوەرە دەری دەهی تاخیری. ئەدی نەمگۆ خەمیسی سپی لەبەر نەکەی با قورعان دەگۆڕی. باخوا خەمیسی سپی لەبەر نەکەی. نە کاکە هەرچی تەسویری تۆ بە کراسی سپیەوە بڕۆ ژنەوە. والله وانا خلاص وين ئیدی ئەوە ژوان عابدم لەگەڵە هێناومە لە مەچکۆین لێرە ئەمەوێت پرسیارەکان ئاراستێ بکەم هەڵەت پرسیاری هەوادارەکان. یەکەم پرسیار وتیانە کاکە هەم سۆرانەیەکی باشە زانێ هەم بادینی تۆ سۆرانی یا بادینیت؟ خۆم بادینیم خەڵکی دهۆکم بەڵام تقریبەن 2008 ئەوانە بۆ هاتمە هەولێر بە حکمی ئەوەی تێکەڵەبی لەگەڵ کارمەند و لەو شوێنەکە ئیش دەکەی خەڵکی سلێمانیم لەگەڵ بوو هەولێر پردێ کەرکووکوان. تەمەنت چەندە؟ 31 یال نویسی جنسی نویسی 31 بەسەت بژم ئاسمازنترم والله شتێت مەسەلەن کەڤنتر تێنە بیرە دڵت بیرترە؟ ئەو هەست پێ دەکەم ئەوەش دەبێت دڵت شکاوە؟ باوەڕ ناکەم ئینسان لەو دنیای هەبی دڵی نەشکاوی. دڵت شکاندووە؟ اینجا باەکشت پێ بڵێم من نەک دڵم شکاوە من خەتای خۆم بووە خۆم دڵی خۆم شکاندووە ئەوەش با بزان مەسەن کەس نەبووە مەسەن هاتبی دڵی منی شکاندبی. حەز لە چ خواردنێکەکەی چەند خوشک و برایشت هەیە؟ خۆرن بە ئەوەی بزانی هەموو خواردنێک حەزم لێ زین لە بەرچە هەموو شتێکە خۆی الله مەعیدە نەکشتی زۆر کەم بەڵام هەر خواردنێک کە بەدەستی دایکێک یان خوشێک دروست دەکرێن هەتا براو باوکێک خۆشەویستیەکی تێدایە هەجگە لە خێ و بیبەر و نازانم کە بە ئیحساسە خواردنەکە حتمما خواردنێک خۆش دەرێت بەڵام هەندێک خواردنی ژێ مەسەنەن شاکاری هوەریە فەنیە وەکو دۆڵمە مەسەلا دۆڵمە جوانە جوان. چەند خوشک و برات هەیە؟ هەز بخینمەوە هەموو بژم ژمارە ئەم 6 برە و 7 خشک بین بەس براکەم ئەمری خودەی کرد جهوی بەحەش بتگەل مریەت هەمی مسلمان و کام 5 برە و 7 خشک تەمەنتان درێژ بی ئینشاڵڵا بمێن گەلێکژویت هەمیاش سپاس دەکەم. لەناو براکانت لەگەڵ کامیانە زۆرتر برادەری؟ وڵە هەمویانە خۆشن خوشکەکانیش باشە ماشەڵڵا زۆرن. تەمەنتان لە یەکتر نزیکە ینی لە پۆلا بە یەکتر بوون باشە. ئێمە شێروانی براتمان دیتەوە لەڕەها شێخاوە گوێمان لێ بوو کاتی مەکتەب لەگەڵت بووە وە پێکەوە بووینە ئەو هەندوو کەک تەمباڵ بوو هەندێک تەمباڵ بوو ئەو ساڵک مایەوە ئەمن پێ ڕاگەی تو زیرەک بووی هەمویان نەگوت ئێوە هەمویان مەسەن گوتن هین جێمکن شمە مۆسترش بەس گوتن چکێ ها وەکیەکن چەند ساڵتان فەرقە؟
ساڵێک ساڵێکش ماوە باشە کاک شێروانی برات تۆزە قسەی بۆ کردوین لەسەر مناڵی جەنابەت و بیرەوەریەکانتان بەخوای من نازانم وەرە باسەریکەم زانین ئاڵە چی جوان برامە شمە بچیکترە یعنی ئەڤەش بچیکۆتیا خوارە حەژوی کاریت کرد و حەست کرد چتت وی کاریدا یعنی گەلێک جارا وەکی دەستپێ کرد چوەت وی کاریدا دەیکو بابەت من خۆ حەسنەت کرد چونکە بچیک بی و جبر ڕێک و هات نوچوونێ یعنی ناوبەینە شارعیدا بیا با دەرباز با چوبا رەخێدی هینگل قەناتێکی عادی شول کرد بەرنامجێکی زارۆکا تەقدیم کرد بیرهاتنێکا من و جوانی گەلێک و هەندی شولێ خۆ و گرێدای بی و حەش شولێ خود کرد ئەف شولێ بگاوێ ئەوتێدا بجامە بخۆ هینگی مارکت هەبی گەلە جێدا وەکی بتە وەختێ فراوینی یان وەختێ نوێژدا بی جوان برا کاتوەرە خوارێدا ئەبچم فراوینە خوب خۆم یان نوێژا خوب کەم 10 دقیقه نیف ساعتێکی بەرێتەل دکانێ بێت حەس نەکرد بێتە بەردکانی چونکە هەندی شولێ خۆ و گرێدای بی حەس کرد هەموو بەس شولێ خۆدا بێت دایێتە بەردکانی دا بێژمێ دا چه مەسڵاڵ است تانت مشتریه کتا دکانه شمی گرتی دا بهشت کیلو باجان کاب چنده دا تلفن میکرد برا کیلو باجان کاب چنده دا بهش می برا کیلو 1000 دینارا و دا تلفن دانت ند بود 5 دقیقه دا هر یک دیت بسیار باجان کاب چنده دا تلفن میکرد بعد دا بهش برا با کیلو باجان کاب چنده بی دا می برا بری ویگا من گویت دا کیلو باجان کاب 1000 دینارا دا اینا که تو تلفن بکیه به جای حسابی حسنت کرد بیت بر مارکت بس حس کرد ابشول خوی راگهاندنه و یه مجیل خراپترین بێتامترین یادەوەری لە دەستدانی برام بوو نزیکترین هاوڕێت کێ زانی هاوڕێم زۆرن بەڵێ زانم هەمووشیان نزیکن هەمووشیان دوورن دوورن یعنی هەردووکن دووریشن نزیکیشن هەندێک شتێ دەبی پێکەوەبی لەگەڵ هاوڕێ هەندێک تایبەتە بەخۆ جامە ڕۆشتە لای کاکارزانی برادەرە لە دووهۆک بەپێی لێ کۆڵینەوەکان وتیان کارزان زۆر لێ نزیکە بۆ باز کردووی ئەسرارش نەکرد دەست بین و ناڵ ئەسرارم نییە هەیتت لای کاکارزان هەیتت ئەرێ بەخوای تخوا ئێمە چوینە لای کاکارزان لێرەوە سڵاوی لێەکەین بە هەمی هەوڵە هەمیت عزیزم باشە وەرە بە بزانین کاکارزان لەسەر کەسایەتی ژوان ئەڵێ چی الله دەستپێکی ژوانی مە هەرد گوتێ ژوان بخۆ بەڕامجێت سوشیاڵی چێکە و تو بێژارێکی پێشکەفتی و ئەمێ بێژارات بینی هەمێ ناو سوشیالەدات ئەکتیڤن ژوانی هەند گرنگی نەدا پاشی باش بوو ما پێ vekird ما ژوان سوشیاڵی vekird بێژانو کە ئەم ژوانی یعنی سڵاپ هەندی هەند چێت کات ئەم سڵاپێتی خلاص ناکەین ڕاستی یعنی گەلێکە بزاوقە ژوان بۆ طبیعەتی گەلمە سەفراژی ڕاستی یعنیەکەنێت ینی هەکە گەلمە نەبتل سەفرا ئەف سەفرێت مات بێزاو بن طبیعەتی ژوانی کۆ ڕاستی ئەم ینی ژێنات ڕاستی ناوێت ئەو خۆت چێکە دەبی تشتیدا قەراراتە گەلێکە بخۆت کات ینی بریارێت وینە ینی گوێ خوناتە تابێت سەر خۆ ینی گەلێک جادی ڕێکێکی بێژیە ژوان ئەفریقایە باشێت بێ ڕێکی ڕاهارێ و نەبەس ئەم ینی گەلێکی دی هەر نەفسی ڕێکێنی شاددان ئەو بێ ڕێکی ڕۆناچێت ڕێکە کادی ڕاچێت ژوان ئەگەر نەبوایە بە ڕۆژنامە نووس هەستە کرد چ پیشەیەکی تر هەڵبژێری زێڕنگر والله زای لە بچاڵێن زێڕنگر منداڵ بووین ها مامۆستا ئەپرسێ مەسەن ئەتۆی بپیەچە کاکە هەرێ خوشتە چوو منەوێ بمە مەهەندێس مەوێ بمە دکتۆر مژی هزراخووکێ وتەزێژمە بێت بمە زێڕنگر بۆ ئەنزانم کاو مامۆستایە وایە نەمایە هەکەم ئەمرێ خودی کرد بجێ بە حەج بتەکەمەوە بجێ خودی ئەمرێ درێژ نزۆ یعنی هیچ کات فکرت لەوە نەکردێتەوە ئەگەر ڕاگەیاندکار نەبیان ئەگەر ڕۆژێک واز لە پیشە ڕاگەاندن بێنێ حەزت بۆ چ پیشەیەکی ترە توانات لە چوو بارێکی دیکە هەیە حەزم لە زۆر پیشە و زۆر ئیش و کارە بەڵام مەسەلەن بڵێم خۆزگە ئەوە بامە نە باشە الحەمدوللا و ئیشە ئێستاکەم پەیوەندیت لەگەڵ هەوادارە کچەکانت چۆنە والله کچ بیان کوڕبی بە هەر نەوعاگوی مەسەنە کەسە کە
ڕێز دەتوەگری مەسەن نامەت بۆ نێرەیان لە هەر شوێنێک دەبینێ ڕێز خۆشەویستن هەمویان ڕێزیان لێ دەگرم بە تایبەت مەسەنەن هەندێک مواقف هەیە نامەت بوو دێ شتێک بازەکاڵێ فلانە کەس کەیفی بەتو دێ نادەیناسی نەدەتناسێ زۆر دڵخۆش دەبن بە شتانە هەوادارەکان زۆربیان کچنیان کوڕن بەخۆی ئەوم نەکردیە ئەسان بڵێم کار کچنیان سێرت نەکرد لە سوشیال میدیای لە ئینستاگرام بەشێکەیە کە ڕێژەکان دیارریەکە نازانم لەو شتانە زۆر خراپم لە سوشال بەس زای دەکەم ڤیدیۆ دەکەم و داهێ لە چه تۆڕێکی سوشیال میدیا زۆر ئەکتیڤی لەو ئاخیرانە سناب پێشتر هەر نەمبوو ساڵێکە تقریبان ساڵێکە سناب هەرنەم دوور بووم لە بابینە سەر مەزانی ژیانی هەست پێ ڕۆژانە. دەکەم زۆر جدی مەدەزانیم وەڵا نایگری بابینە سەر ژیانی ڕۆژانت کە لە دەواملیت بە چیەوە مەشغوڵی بیرەکەم و دانیشمە گەڕێم ئەسوڕێم لەولا هەر شوێنێک بی حەزم زۆر لە گەڕانە سەفەرکردن زۆر هەر شوێنێک بی شەر نییە دەرێبی ئێستا حەزم لێ سرفێک لێ بڕۆین بۆ سلێمانی بچین بۆ ئەسما بڕۆین وەڵا وڵا بەجددی مەما وڵا فکرەیە بەخوای کاتێک دڵتەنگی یان شتێک ناڕەحەت دەکا چیەکەی دادەنیش بێدەنگ بە زۆر ناشرینم کە تووڕەدەوە بەڕاستی تووڕەبی چیەکەی زۆر ناشرینم هاوارەکەی ئۆ نازانم چ دەکەم دوای پەشیمان تووڕابی یان درەنگ 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 چی دڵخۆش دەکە هەر کەسێک کە لەگەڵم بی دڵی خۆش بی نامنیش خۆش بە تایبەت کەسە نزیکەکان مەسەڵەن ماڵەوە برادرن یان هەتا خەڵک بە ئام بخوای مەسەن ها کە دەیبینی دڵیان خۆشە ئۆتۆماتیکیان دڵت خۆش لە دەوام لەگەڵ هاوکارەکانت لەگەڵ کێ زۆر نزیکی وەڵاهی لەگەڵ هەمویان کێ زیاتر مەسەن بە حکمی ئەوەی لەو ئاخیرانە ئەمن کومار پێکەوە خواردنەوە بەڵە سناپەکانیان دەبینم بەردام بێکەوە خواردن بە کۆمار دروست دەکە ئەی خواردن ڕەنگە دروست ئێستا دەکەی ئەسراری زۆرم لای کۆمارێ بەخوای بەجددی ئێستا زۆر نزیک یعنی کەواتە ئیشێکی چاکم کردووە چوومە لای کا کۆمار بابا قسەمان کرد بەیەکەوە ئەرێ وەڵڵا بەخواوتی ئامۆژگاریش یەکەم بە زۆری ناگرێ خەتەری باش اینجا لە چه بوارێک ئامۆژگاری تەکە وەری ناگرێ وەی نازانم پێت ناڵێم وەرە ئەبێ خۆت سێرکەیت شوان کوڕێکی دامسقەیە بۆ من هاوڕێیە برایە هاوکارە کوڕی وایستا نمونەی زۆر کەم هەموو جارێکەڵێم کوڕێکی ئاوا باش ئاوا تایبەت چۆن تا ئێستا سینگڵە پەیوەندی زۆر خراپە شوان زۆر هەوڵی لەگەڵەیەم پەیوەندی باش بێ لەگەڵ کچە بەس قەت نازانم ناتوانێت باش بێ نازانم بۆ ینی ئەوەیە سوات دەکات و قسەی خۆشەکە ئەوانە هیچ شتێک مۆزێکی بەجددی لێوە ناگیرێ خاڵی نەگەتیفمتیان نەبینیەوە مەگەر مەسەن جاری وایە خۆی ئەڵێ من زۆر هەجوڵێم زۆر قساکەم زۆر ئەم لاو ئەولاکەم ئەڵێ لەو حاڵەتانەیە ئەگەر شتێک بەسەر خۆم بێن خۆم تووڕابمەوە ینی مەگەرەوە خاڵێکی نێگەتیڤێ لە خۆیاکینا بڕان ناکەم خاڵی نێگەتیف لە ژوانە هەیە هەندێک جار لە هەندێک شتی ناحەق تووڕابێ هەموو شتێ تووڕە نابێ بەڵام هەموو جارێ ئەڵێم ئەگەر ئەمە لە ژیانی کۆمەڵایەتی بۆ نمونە ژیانی هاوسەرگیریشە کوڕێکی ئاوا بێ کەس ناتوانێت دەستی لێ بێت لە دەوام هەتا پێی بکرێت جددیە حەزی لە گۆڕانکاریە حەزی لە ئیشە زۆر هەوڵەیەت شتی باشتر بکات شتی جوانتر بکات جوان ئەگەر بتەوێ وشەیەکی بادرین فێرکە چین فێرەکەی خودش تا ڕازی خودش تا ڕاستی بێ خودش تا ڕازی چی دی؟ ئینشەڵڵا خودش تا ڕازی ئیشەڵڵا خودش تا ڕاستی بێ چای کۆپۆش بوومەینەوە هەی خودش تا ڕازی بێ دەست خواردن دروست دەکەی لە ماڵەوە ماوەیە کە دروستم نەکردووە چی دروست دەکەی چ خواردن نەزانی دروستکەی برنج مەرەگە ئەی بەخوای بەجددی گورە تۆ لێ نایە وشانە بزانی نەخە بە پرسیارێک ئەزانی بوو واکەن نا بۆی بە شەکل بتوێتەوە ئەمام گەشتە دەوامێژ گەشتە دەوام کاتێکی دەوامی ژڤانە ئێستا شەڕوا خۆی حازرەکە بۆ دەوام تانی وەش من چۆنتە خۆشین شتێت من حتا نیف شەوێز دەوامێ بم
يا يلا. بجد بخو هرم والله اجي كمان دوام باي 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 لێرەدا کۆتایی با پرۆگرامی باکستێژ دەهێنم سپاس کە بینەری باکستێژ بوون ماڵەوە.